ئێرە کەمپی خازرە لە سنووری پارێزگای هەولێر. خەڵکەکەی ئاواری مووسڵ و دەشتی نەینەوان و لێرە وەستاون لە چاوەڕوانی وەرگرتنی بەشە خۆراکی مانگانە کە بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ دەبێت هیچ زۆرە هاوکارییان وەرنەگرتووە. لەم ڕیپۆرتاژەدا تیشی دەخینە سەر ڕەوشی ئاوارەکان لە هەرێمی کوردستان. دەمانەوێت لە نزیکەوە بە دوای وەڵامی چەند پرسیارێکدا بگەڕین کە گرنگترینیان بریتە لەوەی کە ئاخۆ ڕەوشی هەنووکەی ئەم ئاوارانە چۆنە؟ ئایا هۆکات چی ئەم ئاوارانە ناگەڕێنەوە شوێنەکانی خۆیان؟ ڕێکخراوە خێرخوازیە نێودەوڵەتیەکان بە تایبەت لەم ساڵدا چیان کردووە؟ ژیان بەسەربردن لەم کەمپە قورسە و ناخۆشی زۆری تێدا بەدی دەکرێت. ئەم پیاوە باس لە چۆنێتی ئاوارەبوون و ڕەوشی خۆیان دەکات. شەوێکی تاریک و ناخۆش بوو. کاتێک لە مووسڵەوە هەڵاتی نوڕوومان لە هەرێمی کوردستان کرد. نزیکەی 12 کەس دەبووین. زۆر دەترساین. باوەڕم نەدەکرد گەیشتون بە خاچی کوردستان. لە دوای گەیشتنمان ئێمەیان هێنایە ئەم کەمپە. زۆر ئازارمان سێشت. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە هەرچەندە ژیانیشمان ناخۆش بێت لە خێوەتگەکان، بەڵام هەر لەو مەترسێ ئەوێ باشترە. زۆر ئەستەم بوو ژیان. ئەم منداڵە بچووکەم داوای کێکێکی لێکردم بۆی بکڕم، بەڵام من تەنانەت پارێ کێکێکم پێ نەبوو. سوپاس گوزاری خوددام کە ئێستا لەم کەمپە ئەژیم. ڕاستە مەعاناتیشمان هەیە، بەڵام زۆر لە ڕابردوو باشترە. ئەوەی کە زۆر پێویستمانە ئەویش ئاوە کە زۆر کەمە لەم خێوەتگایە. خێوەتگاکەشمان گەرمە. بەشە خۆراکەکەمان کەمە و بەشمان ناکات. ئێمە 12 سەرخێزانین کەچی 1 کارتۆن خۆراکمان دەدەنێ. لەم وەرزە گەرمەدا کێشەی هەرە گەورەی ئەم ئاوارانە کەمی بەشی ئاوە کە هەر کەسێک لە 24 کاتژمێر تەنها 30 لیتری بەردەکەوێت. ئەم گەنجە یەکێکە لە ئاوارەکان بەهۆی هەڵکەوتەی ئەم کەمپەوە کە دەکەوێتە سەر ڕووباری خازر، ئەو بۆ پڕکردنەوەی کەمی بەشی ئاو بەرەو ڕووبارەکە هەنگاو دەنێت. لە ڕاستیدا ڕەوشمان تا ئێستا خراپە، چونکە کەشوها زۆر گەرمە و بە ڕۆژوین ئاومانیە. هەموو ڕۆژێک 30 لتر ئاو بۆ 1 نەفەر هەیە. نازانین بیخۆین یان خۆمانی پێ بشوین یاخود بیکەنە ناو ئامێری ساردکرەوە. لەبەر کەمی ئاو هاتوون بۆ ڕووبارەکە ئاو ببەم. ڕەوشمان زۆر خراپە. ئەوە ناوچەکانمانن. ڕەوشمان خراپە. هاوکەرەکان هەن، بەڵام بە جۆرەی پێویست نین. کەمی سوتەمەنی و ئاو هاوکاری مرۆیی کێشەیەکە کە لەگەڵ ئاخاوتنت لەگەڵ هەر کەسێک لە ناو خێوەتگەکان زۆر بەرگوێت دەکەوێت. لێرە خەڵک لە زیاتی بەکارهێنانی نەوت و گاز سوود لە سووتانی دار و کاتۆن وەردەگرێت بۆ ئەوەی ژەمە خۆراکێکی پێ ئامادە بکات. لەگەڵەوەی ژیان لە کەمپەکان تا ئاستێکی زۆر قورس و دژوارە، بەڵام پرسیارێک لێرە دێتە پێشمان کە ئاخۆ هۆکاری نەگەڕانەوەی ئەم خەڵکانە بۆ شوێن و ماڵەکانیان چین. معاناتنا مای قەلیل، معاناتنا کێشەکانمان زۆرن. ڕێژەی ئاو کەمە. ژیان لەژێر چادرە گەرمەکان قورسە. کوا ئێستا ئێمە لە ماڵەکانمان بژیابین. ئێمە کەباری تەندروستیمان تەواو نییە، ژیان لێرە زۆر قورسە. من ئێستا نەخۆشم. گورچیلەیەکم تەواو نییە و چۆکەکانم دێشن. زۆری وەک من هەن. ناخۆشیەکان زۆرە لە کەمپەکان. ڕاستە خواردنمان پێ دەدەن و کێشەی خۆراکمان باشترە. بەڵام لێرە بەستراوینەتەوە منداڵەکانمان ناتوانن کار بکەن، ناتوانن بزنە دەرەوە. زۆربەی خەڵکەکەش هیچ موچەیەکی نییە. لە 500 کەس ئەگەر 2 تا 3 کەس فەرمانبەر یان موچەخۆر بن. ئەوانی دیکە هەمووی بەس دانیشتون. ئەگەر بێت و خێر و بێری عێراقدا بەش بکرێت بە هیچ جۆرێک هەژاری نامێنێت. شتێک نامێنێت بە ناوی هەژار. بەڵام بەشی هەرە زۆری دەچێتە گیرفانی چەند کەسێکەوە و ئەوانی دیکەش دەبێت هەژار بن. ئێمە ئەوە بۆ ماوەی ساڵ و نیوێکە لێرەین. ڕۆژمان زۆر خراپە. گەرمای و ژیان لەژێر چادرەکان ناخۆشە. ئێمە ناتوانین بگەڕێنەوە شوێنەکانمان. لەبەرەوەی خانوەکانمان لە شنگال تیاچون و کەس ناتوانێت لەوێدا بژیت. تەنها یەزیدیەکان گەڕاونەتەوە شنگال. ئێمە دەمانەوێت بگەڕێنەوە ناوچەکانمان، بەڵام ژیان لەوێدا ئەستەمە. لەگەڵ سەرپەرشتیاری کەمبەکانی زۆنی حەسەن شام لە سنووری پارێزگای هەولێر قسە دەکەین لەبارەی کێشە و گیرگرفت و کەم و کوڕەکانی ئەم ئاوارانە. خۆتان دەزانن لە سەرەتای کۆتایی ساڵی 2016 خەڵکێکە ڕوو لە کەمپەکانی ئێمەی کرد. خەڵکێکە بە لێشاو هاتن ئەو بوو پرۆسەی ئازادی مووسڵ دەستی پێ کرد. خەڵکێکە بە لێشاو ڕوو لە کەمپەکانی ئێمەی کرد. تەوەقعمان کرد کە مووسڵ ئازاد ببیت، خەڵکێکە بە تەواوی بگەڕێتەوە سەر ماڵ و حالی خۆیان، بەڵام پێش چاوانەوە خەڵکێکە گەڕاوە و دوای ئەوەی کە گەڕاوە ماڵەکان دوای هاتەوە کەمپەکان دیسان گەڕاوە ناو کەمپەکان. هۆکارێکەش لەبەر ئەوەی بوو
کە پرسیارمان لێیان دەکرد بۆچە دێنەوە ناو کەمپەکان گوتیان وەزعی ناو مووسڵ لە باری ئەمنی دەترسین زۆر ژیانێکی نەخۆشمان بینیە نامانەوێت دووبارە ئەو مەسەڵتانێک کە بە چاوی خۆمان دیتێ لە ژێر دەسەڵاتی داعش دووبارە ببینینەوە ئەوەی تر دەیان گوت ئیش و کار و کاسبی نییە خانەکانی ئێمە ڕووخایە کرێ خانەکانێک جار زۆرە هەندێک باسی ئەو بەهانەیان دەینەوە کە وەزعیان لە مووسڵ حەقیقەتەن خۆش نابیتن ژیانی کەمپیان پێ باشتر بۆ ئەوەی هەرە سەرەکی لەبەر خاتری ئەوەی بووە کە باری ئەمنی لە ناو کەمپەکان زۆر مستەقڕە ئەمنیەتێکی باشەیە لە سەرەتای ساڵی 2010 دەتوانم بڵێم نزیکەی 1500 خێزانی تر دووبارە گەڕەوە کەمپەکان لە وەختەشوە فڕۆکەخانەکانی هەولێر بەهۆی کێشەی نێوان هەولێر و بەغدا داخران حەقیقەتەن تەئسیرێکی جار زۆری لە خەڵکێکی کرد خەڵکێکە نەیزانی ڕۆ لە چێن دەرێ بکات چکو تەئسیرات لەسەر منەظەماتی نێودەوڵەتیە بوو کە نەیان دەتوانی لە مەتاڕاتی خوان ڕاستەوخۆ بێنە هەولێر دەبایە هاتبوانە بەغدا و لە بەغدا بووە بۆیە لە بۆ ئەوەنە زیاتر قورس ڕادەوەستا نەیان توانی مستەقل بێنە وەزعی ئێمە بەڕاستی زۆر قورس بوو نەمان دەتوانی چی لەو خەڵکەی بکەین ئەوەی هەمان بوو لە دەستمان دەهات لە بۆ ئەو خەڵکەمان کردیە و کردیتمان وەکو دیکەش حەقیقەت حکومەتی عێراق ناتوانم بڵێم هیچی نەکردیە ئیشەکەی کردیە وەزارەتی کوچ و کوچبەران خزمەتی ئەو خەڵکی کردیە تا ڕادەیەک هاوکارمان بووە بەڵام لە ئاستی ئەو پێویستەی نەبووە کە خەڵکێکە پێەتی بە تایبەت ئێستا خەڵک کێشەی نەفتی هەیە زۆر زەرورە لە کەمپەکان مەواد بەشیان ناکات خۆراکێ ئەو کێشانە بوویتە بربەست لە بەردەم خەڵکەکەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەگەڵ ئاوارەبوونی ئەم ژمارە زۆرە لە هاوڵاتیان چەند هاوکاریەکی لە ڕێگەی ئیداری کەمپەکانەوە بەسەر ئاوارەکاندا دابش کردووە بەڵام ئەوەی زیێگەی تێبی نییە نزیکەی 2 ساڵە ئەم ئاوارانە لە هەمان ئەم چادرانە ژیان دەگوزارێنن کە یەکەم جار وەریان گرتووە و ڕەنگە ئێستا بەکەڵکی ژیان نێن هذه المخيمات انشئت كمخيمات طوارئ ئەم خێوەتگایە لەگەڵ پرۆسەی ئازادکردنی نینەوادا وەک خێوەتگایەکی فریاگوزاری دامەزرا ئەو کێشانەشی کە پێوەی دناڵێنن کەم و کوڕیە لە کەرتی تەندروستی چونکە ئێرە بۆ خۆی شارێکی تەواوە نزیکەی 23,000 کەس لە خۆ دەگرێت بۆیە پێویستیان بە هاوکاری بەردەوام هەیە نەک بە تەنها لە ڕێی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە بەڵکو هاوکاری ڕێکخراوە نێودوڵەتیەکانیش ئێستا هاوینە کەش و هەوا زۆر گەرمە بەهۆی کەمی ئاوەوە خەڵکی دناڵێنن بۆیە پێویستە و کێشەیان بۆ چارەسەر بکرێت ئێمە لە سەرەتادا توانیمان لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانیەوە ئەو قورسایە لەسەر شانیان کەم بکەینەوە و بەشێک لە پێداویستەکانیان بۆ دابین بکەین هەر لە قوتی ڕۆژانەوە بگرێت تاوەکو و پێداویستی سەرەتاییەکانی ژیانیان ئێستاش بە هەماهەنگی دەستگای خێرخوازی بارزانی بەنیازین گاز بۆ مۆریدەکان دابین بکەین هەروەها سوتەمەنیش بۆ ماڵان سەبارەت بە گەڕانەوەشیان ئێمە ئومێد دەکەین بگەڕێنەوە زێدی خۆیان بەڵام بەهۆی نالەباری ژیان و خراپی کوزەرانیان ناتوانن بگەڕێنەوە زۆرێکیان خانووەکانیان ڕووخاوە یان بێموچەند هەروەها زۆرینەی دانیشتوانی ئێرە ژنە و منداڵ و پیر و پەککەوتن بۆیە ئەوەی پشتی پێبەستن ئەو هاوکاریەیە کە لێرە بەدەستی دەهێن کێشەیەکی دیکەشمان هەیە سەبارەت بە ژیانیان ئەویش دەردی بێکاریە یانیش ئەوە تا جاری وایە دەبینی ژنێک بە کۆمەڵێک منداڵەوە بە تەنها ئەرچی بەخێوکردنیان لە ئەستۆ دەگرێت ئەمانە هۆکارن بۆ نەگەڕانەوەیان بۆ زێدی خۆیان چونکە کاتێک دەگەڕێنەوە شوێنی خۆیان هیچ خزمەت گوزارێک بەدی ناکەن بەڵام لانی کەم لێرە هەست بە ئارامی دەکەن و بەشە خۆراکیان بەڕێکی پێدەگات لە پارێزگای هەولێرەوە بەرەو پارێزگای دهۆک بەڕێدەکەوین لێرە لەم شارە کە ژمارێکی زۆر کەمپی ئاوارە و پەنابەربوونیان هەیە دەمانەوێت لەبارەی ڕەوشی ئاوارەکانەوە زانیاری وەربگرین بەرەو کەمپی داودیە بەڕێدەکەوین لێرە لەم کەمپەدا ئێزیدی و عەرەب و مەسیحی بوونیان هەیە کە هەمویان بەیەکەوە بە ناوی ئاوارە لەژێر ئەم کابینانەدا کۆبوونەتەوە ئەم پیاوە کە خەڵکی دەوروبەری شنگالە بە وتەی خۆی نزیکەی 4 ساڵە ژیان لەژێر چادری کەمپەکە بەڕێدەکات ئەو چیرۆکی ژیانی خۆیان و ئاوارە بوونیان دەژێڕێتەوە السالة 2014 فرمانە داعش سەرسەرێمە ئەم هاتنە کوردستانێ ئەم هاتن کوردستانێ ئەم سالێکێ ئەنیش کێمان ئەڤ 3 سال 4 سال ئەم بدەینە سەبەبە ما vêgav gundê me standina yani êkî gundê me paqij nekira va gir ezêra sîba şêxidiriya gundê me ya ev xibirna standina bes tenzîf nekirina em bêj abavan heka eş abavan paqij kirbanê em vedgerihan xudê bişekil am yani kepêt Kurdistanê xir meîşetna bi zehmeta
از بيج متى هكا فيقا في خدمات المنطقة ما تشي قرباني كهرباء برباني برباني وابو جدري خصباني عمل مرتاح تبون وكردستان مرتاح تبون يعني حمله كردستان فيقا في قلق جرام وياه يعني دم مليون 2 مليون نازح الفيلة بزحمته ايش واجب بزحمته مش خدوا خوازن واش حكومتها هريم الخوازن واش حكومتها مركز الخوازن ام بزفرنجي اخو خدهم من عاجز بون ابا شهر سالم جيد ما يجي برنا هكا باقش كرباني اجبان عبوبان امشي مرتاح بون ام تشونجي اخو الوضع من 2018 صار مخربط هنا ڕەوشەکە لە سەرەتای 2010 تێکچووە بۆچی تێکچووە چونکە ناڕێکراوەکان دێن ناهاوکاریمان دەکەن هیچ شتێک نییە لە مانگی دووە تاوکو ئێستا هیچ شتێکمان وەرنەگرتووە ئێمە لە هەموو هاوکاریەکان لە لەمان گرنگترەوەیەکە لە ئارامی و ئاسایشدا بژین دەمێ بڵم حکوومەتی عێراقی و وەزارەتی کۆچ و کۆچبەران لە مانگی دووە تاکو ئێستا هیچ شتێکی پێنەداوین هیچ هاوکاریکی گشتیشمان نەکراوە ئێمە پێویستیمان بە چییە؟ خۆ ئەوان دەبێ هەست بەوەکەن کە ئاوارەکان پێویستیان بە هاوکاریە ئێمە دەزانین خێریان کرۆ بەڵام با ئێستاش بابێ خێرەکانیان بە کۆتا بگێنن ئەکەی ناوچەکانیشمان گەڕایەوە ڕەوشی پێشتری هەرێکمان دەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆمان ئێمە ئەوان نزیک دەبینەوە لە 4 ساڵ کە لێرین ئیزدی و مەسیحی و عەرەب بەیەکەوە لەم کەمپە دەژین هیچ کێشەیەک لە نێوانماندا نییە هەرێک پێویستی بە هاوکاری بێ ئەوەی دیکە دەستی هاوکاری بۆ درێژ دەکات كل واحد قاعد ببيته وإذا صار شيء واحد يساعد الآخر لەگەڵ بەڕێوەبەری کەمپی داودی قسە دەکەین لەبارەی ڕەوشی ئاوارەکان و هۆکاری کەمی هاوکاریەکان نسبت کەمپا داودی هاتەڤەکردن 6/1/2015 ئەف کەمپە هەمی ئەدیان بێژن هەمی قومیات لێ هەی مسیحی ئیزیدی بسلمان عرب هەی تورکمان شەبەک کورد وەکی توتبێژی کەمپەک پێک ڤەژیانێ Ez bêjmete bidayetê gelek xedemat li vêrê hebûn bes piştî hingê xedemat zûr kêm bûn zûr yanî ema ez şêm bêjmete xaseten ev sala 2018 çi ewî dî bû me nehat çi musaadat bû me nehat ne nahya rêkxira ne ji nahya hikmetê Iraqê jî بري هنجي هندك أرزاق وصحيات توزيع كر بس حاليا أفتش تجي قطع كر ويعني حالي خلكي كامبي قالك يعني يعني تأثير السروانة كر بصراحة يعني هكا أفتش تبر دوام بيت يعني نظن عندي جهتش مرحلة ئەوەی تێبینی دەکرێت هاوکاریکردنی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان بە شێوێکی بەرچاو لەم ساڵدا کەم بۆتەوە بەرەو نووسینگەی بۆردی کارە مرۆڤایەتیەکان بەڕێدەکەوین تاوەکو لەوێوە زانیاری لەبارەی هۆکاری کەمی کۆمەک و کێشەکانی بەردەم هاوکاریکردنەکانی ئاوارەکان بزانین بڕاستی ئەم شانازی وێت بێژن ئەنیش دەست پێکە و ئەف کەمپاتینێکی کردن و هەتا 2010 هەتا بیداتە 2010 وەزعەکە زۆر باش بوو چون ئەرچێت مەزڵمە نەبوون بەس پشتی ڕزگاربوونا مووسڵ ئەم شعورێت کەن ئەمت بینن و ڕێکخراوی نیڤدەوڵەتی هاریکاریاوە بۆ پارێزگا دهۆکێ بۆ ڤای کەمپێتکەڤنی کێم بووی ڕاستیان بەرچاو بینن ڕۆژانە ژیان تشتی ئەمت بێژن ژولگا ڕێکخراوە ژیان ئەمێ باسی ژێتکەن باراپەتر وەکیت بێژن احتیمامە وایە چوویە ڕەخی میسل و تلعفر و باشوور ینی بالڤێرێ نەمایە ji ber hindê jî me gele can bijneva rêxirawa ku xeletên vî tiştî rast e mîsil û tilafir jî pêtîvî herîkarî ne bes nefsî wextî kempê dihokê 18 kempê awara û çariyê Kurdê Rojavayê şit pirin ez vê gavê nêzîkî rubec milyon xelk nêzîk ez nabijme te çiku 248,000 xelkê vay kempa da dijît ev hemî pêtîvî herîkarî ne dihokê rastî em bêjnewa هاریکاریا میسل و تلافر جی بکن بس کمپی دوگی جی بیر نکن بس براستی بحقیقت تزید بینم کو پیتا پیدانا واری خراوال دوگی جلکا کیم بوی و حتی حد کی برابر چنه میسل شول کن مجرد بو نویسنی و گست هاوسی تو اکید بجنی دوگی تنه دوگی اگه برابر بریوا یل میسل بو میسل شول کن
ئەە بڕاستی وەکیم گەر ڕێکخراوە تاخبن چ ڕێکخراوی نیودەوڵەتی بنچێت یەت خێرخوازی ئەبێت نیودەوڵەتی ئەمێت بێژنەمە و دۆنەرێتوە ومە دۆنەرژی هەمی دەوڵەتێت غەربینە ئەو بێژنەوە و مەثەن بارا پترە پاری دەمەوە بۆ vê منتەقێ بۆ میسیلان بۆ تلافر ئەم بۆ حەمام عەلیکە بۆ کیرێ بۆ وێرێت دەتی پارە بۆ دهۆکی نادێت بژی دهۆکیش مەرحەلە ئەمێرجنسی خلاص بوو مەرحەلە وەکیت بێژن یا تانگاوی بەسەم بێژنەوە نەخێر هەرا مای ئەفۆزعی مای ئەم ڕیساڵا خۆت گەینێ کە وەک پارێزگا دوت گەینەوە منەزەماتە گو ئەف زڤڕینە خەلکی ئاستی عراقێکە بەحجێتکەن و گەلێکی زڤڕینەوە ئەوەش دهۆکی ناگیرێت دهۆکێ حالەتێکی خاصە حالەتێکی ئیستیثنائیە ئاوارێتمە هەمی کوردی تێزدینە 90 کوردی تێزدینە و ناڤەگەڕنەوە یعنی هەندێک ڤەگەڕیان بوون جارەکە دیێت زڤڕینەوە ڕاستی دی گرفت چێ بن یان نابژمە کاریسات چێ بن بەس هەندێک گرفت چێ بن چونکە هەکە ئەفرخراوە پڕێڤە نەبن ڤاکەمپا هاریکاریەمەنەیکە برێڤە بنە ڤاکەمپاشی بێ ئاو و ئاڤەڕۆیە و قۆتابخانە و ڕێکە و شلتەرێتوە طبیعی گەلێک بارە حیمەتێک گران بێت و حیمەژی احتیمالە نەشێتی ڤیکاری مەزن ڕابێت لەم ئینفۆگرافیکەدا تیشک دەخینە سەر ژمارەی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان کە لەلایەن دەستگای خێرخواسی بارزانیەوە وەرگیرەوە. کۆی گشتی ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان بەم شێوازی خوارەوەیە. کۆی گشتی تەواوی ژمارەی ئاوارە و پەنابەر 1,668,187 کەسن کە ئەم ژمارەیە دەکاتە 360,325 خێزان. ئەم ژمارەی ئاوارە و پەنابەرە لە ناوە و دەرەوەی کەمپەکان ژیان بەسەردەبن کە ئەویش بریتین لە 288,449 خێزان لە دەرەوەی کەمپ و 71,876 خێزان لە ناوەوەی کەم. کۆی گشتی ئاوارە لە هەرێمی کوردستان 289,077 خێزانن کە 1,442,931 کەسن. ئەم ژماری ئاوارە دابەش دەکرێن بۆ سەر ناوەوەی کەمپەکان و دەرەوەی کەمپەکان کە بە شێوازێک 51,710 خێزان کە 276,972 کەسن لە ناوەوەی کەمپەکان دەژین و 237,367 خێزان کە دەکاتە 1,165,959 کەس لە دەرەوەی کەمپەکان ژیان گوزەر دەکەن. کۆی گشتی پەنابەر لە هەرێمی کوردستان بریتیە لە 71,248 خێزان کە دەکاتە 225,256 کەس. ئەم ژماری پەنابەرە دابەش دەکرێن بۆ سەر ناوەوەی کەمپەکان و دەرەوەی کەمپەکان کە بە شێوەیەک 20,166 خێزان کە 87,828 کەسن لە ناوەوەی کەمپەکان دەژین و 51,082 خێزان کە 137,428 کەسن لە دەرەوەی کەمپەکان دەژین. کۆی گشتی هاتن و ڕۆیشتنی و ئاوارە و پەنابەرانەی کە لەو کەمپانیای دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوەی دەبن لە بەرواری 1/1/2018 تاوەکو 25/2018 بەم شێوەیە 2224 خێزان لە کەمپەکان ڕۆیشتون و لە هەمان کاتدا 1855 خێزانی ئاوارە ڕوویان لە کەمپەکان کردووە. لەگەڵ سەرۆکی دەستگای خێرخواسی بارزانی قسە دەکەین لەبارەی ڕەوشی ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان. ڕێکخراوەکان هاوکاریەکانیان لە ئاستی پێویستدانە گۆڕانکاریەکان دەکەونە چ شوێنێک زوومی کامێرەکان دەچنە چ شوێنێک زۆربەی زۆری ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان ڕوو لەو شوێنانە دەکەن ئەوانەی ئێستا ئەبینین کە بارودۆخی مووسڵ ئەو گۆڕانکاریانەی بەسەردا هاتووە زۆر لە ڕێکخراوەکان چالاکیەکانی خۆیان دەبەنەوە ناو مووسڵ هەرچەندە بەردەوام حکوومەتی عێراقی لە ڕێگای وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە لە ڕێگای پارێزگاکانەوە محاولەی کردووە کە ئەو هاوکاری و پێداویستیانەی کە پێشتر هەبوون بۆ ئاوارەکان کەمتر بکرێنەوە بەمەشکە فشارێک بەخیتە سەر ئەو خەڵکەکە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەتاکید ئێمە هەمومان ئەوانەی کە لە کەیسی مرۆڤی داگیش دەکەین پابەندین بەوەیان لەسەر ئەوە هەوڵ دەدەین کە ئەو خەڵکە بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان چونکو چارەسەربوونی ئەم کێشەیە تەنها لەوەدا جێ دەبێتەوە کە ئەو خەڵکە بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان سەرگوندەکانی خۆیان شارۆچکەکانی خۆیان بەڵام لە هەمان کاتیشدا بە هیچ شێوەیەک لەگەر ئەوە دانینە کە بە زۆر خەڵک بنێردرێتەوە بۆ شوێنەکانی خۆیان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەموو محاولاتی خۆمان بەکاردێنین ئەو کۆنتاکتەی کە هەمانە
لەگەڵ وڵاتانی هاریکاری باخش لەگەڵ ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان ئێمە محاولاتی خۆمان دەکەین بەڵام وەکو ئەبینین کە ئەو ڕێکخراوانە و یوئێنیش بە شێوەیەکی گشتی هاوکاریەکانی کەم کردوتەوە لەناو ئەو کەمپانە و لەناو ئاوارە و پەنابەرەکان بە شێوەی گشتی ئەوانەی کە نیشتە جارێن کوردستان. لە هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا سەرەڕای هەبوونی قەیرانێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام کوردستان بۆتە شوێنی حەوانەوەی نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر. دەمانەوێت سەبارەت باڵەوێستی ڕێکخراوە نێو دەوڵەتی خێرخوازیەکان لە هەمبەر هاوکاریکردنی بەردەوامی ئاوارە و پەنابەر لە کوردستان زانیاری وەربگرین. ڕەشی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان بڵێ ئێمە نزیکەی 39 کەمپ لە هەرێمی کوردستان هەیە و دۆهۆ کەولێر سلێمانی و سەوات بە ڕێکخراوەکان و ئاژانسەکانی نەتێگرتوەکانیش ئەوان خۆشبەختانە بەردەوامن وەکو بوونیان لە هەرێمی کوردستان و بوونی نووسینگەیان لە هەر سێ پارێزگاوە ناوچەکانی هەرێمی کوردستان تاکو ئێستاش ئەوان لە ڕووی سیاسەتی خۆیان پابندن بە هاوکاریکردنی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دامەکردنی پێداویستەکان بۆ ئاوارە و پەنابەران بە تایبەتی ئەوانەی نیشتەجێی کامپەکانن. بەڵام ئەوەی سەبارەت بە کۆمەلگای نێودەوڵەتی بەڵێ ئێمە شتێبینیمان کردەوە نیگەرانیشمان هەبووە سەبارەت بە گۆڕانی سیاسەتی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتە کۆمەڵبەخشەکان لە دوای نەمانی شەڕی بەرەی لەگەڵ داعش کە ئەوان زیاتر ینی کۆمەک و هاوکاریەکان کەم بێتەوە بۆ دامی پلانەکانی هاوکاری مرۆیی بۆ ئاوارە و پەنابەران هەروە وڵاتیانی هەرێمی کوردستانی. بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان دەکرد بەڕاستی لە ڕووی عەمەلیەوە بەڵێ بە دنیایەوە هاوکاریەکان یا کۆمەکی دارایی بۆ پلانە مرۆییەکان لە عێراق بەڵەو کزی دەڕواوە زۆریش ینی بۆشایەکی گەورە هەیە. بۆ نمونە لە سەرەتای ئەم ساڵ تاکو ئێستا تەنها 48 ملیۆن دۆلار لە کۆی ئەو پارەی داواکراوە 442 ملیۆن دۆلار پێشکەش کراوە بۆ جێبەجێکردنی پرۆژە مرۆییەکان لە هەرێمی کوردستان کە ئەوەش فراغێکی گەورەی دروست کردووە و ئێمە لە ڕووی توانای حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر سنوودارە بەهۆی ئەو قارانە داراییە کە ئێمە تێکەوتوینە لە هەرێمی کوردستانەوە و ئەوەی تریش بەغدا ئێمە بەغداش وەکو برێن هاوکار تاکو ئێستا ئەنی بەردەوامن کە هاوکاریمان بکەن. بۆ نمونە ئەم ساڵ کە داواکاریەکمان پێشکەشکردن پارەی تەرخان بکەن بۆ ئیدارەدانی کەمپەکان خۆشبەختانە ڕەزامەندیان لەسەردایە. ئێستاوە کار دەکەین لە ڕووی تەکنیکی بۆی پارەکە تاویل بکرێتن بۆ ماوەی 6 مانگ ڕەزامەندیاندا برێک پارە تەرخان بکەن بۆ ئیدارەدانی کەمپەکان کە سەروی 2 ملیار دیناری عێراقیە. گەرەوە هاوکاریانە بەردەوام نەبن وەکو باسم کرد بەهۆ قەیرانە داراییەیە کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان ئێمە ناتوانین ینی بەردەوام بین لە پێداویکردنی پێداویستی و خزمەتگوزاریەکان وەش بە دڵنیاییەوە کاریگەڕی ڕاستەوخۆی دەبێت بۆ سەر ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان و ڕەوشەکەیان ئێستا باشە بەڵام بەرەو خراپی دەڕواتن بۆی پێداویستیان نەبیت و بە تایبەتی کە ئێستا کە لە ڕووی بازاری کارەوە هەرێمی کوردستان گەورەترین کێشەی هەیە نەکتەنە بۆ ئاوارە و پەنابەران هەتا بۆ هەوڵاتیانی خۆمان کە کێشەی کار نییە ینی خەڵک کار بکە لە بازارکیانی بۆی بتوانن پشت بە خۆیان ببەستن. ئەوەی تێبنی دەکرێت کە هاوکاریە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان سست و کەم بۆتەوە. ئایا چارەنووسی ئەم ژمارە زۆرەی ئاوارە و پەنابەر لە کۆتاییدا بەکوێ دەگات؟ بەرپرسیارەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەم بوارەدا چییە و چۆنە؟ ئایا حکوومەتی ناوەندی کەی ئاوڕێکی جددی لەم ئاوارانە دەداتەوە و زەمینەی گەڕانەوەیان بۆ دەرەخسێنێت؟